دچم نیویورکê hanî Megali raporterê Komîteya Lêkolînan ya Neteweyên Yekbûyî li Sûriyê ku ew raporta ev çend rojin tê behsa wê yekê tê kirin amade kiriye ji New-Yorkê mîvanê min e. Birêz Megalî bi xêr hatî. Destpêkê dixwazim bizanibim çend malbatên Kurd ji mal û ji cihên xwe bi zorê hatine derxistin û malên wan hatine talankirin. Çil Efrînê, çil Serêkanî, çi jî li girê Spî. دەزانن کە ئەو راپۆرتەی ئێمە هەڵمان دواوە ئامادەی بکەین ئاماری وردمان لە بەردەستا نییە ڕوونی بکاتەوە کە ژمارەی ئەو خانەوادانەی کە دەرکراون ماڵدەست بەسەر ماڵەکانیاندا گیراوە لە بەردەستا نییە بەڵام ئێمە چەند نمونەیەکمان وەرگرتووە و دەبینین کە خەڵکی ناچارکراون ماڵەکانیان بەجێبێڵن لەلایەن سوپای نیشتیمانی سووریاوە و لە هەمان کاتیشدا ئەوان کاری دیکەی نابەجێیان ئەنجامدووە دەبین کە دەست بەسەر ماڵ و مڵکەکەیان گرتووە گیراوە و دۆکیومنتەکانیان لێ سەنرێراوە و لە هەمان کاتیشدا دەبینین کە دەست ماڵ و مڵکی خەڵکی تاڵان کراوە دەست بەسەر شتێکی زۆردا گیراوە و بێگومان ئەمە دیاردەیەکی زۆر خراپە دەبینین کە لە هەمان کاتیشدا خەڵکی ئازاردراوە ئەشکەنجە دراوە مامەڵی دیکەی نەشایی بەرامبەر ئەنجام دراوە. ئۆکێ چەند کەس ji aliyên grûpên çekdar ve hatine kuştin؟ جارێکی دیکە دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە دۆکیومنتکردنی ژمارەکان کارێکی ئاسان نییە گروپەکان خۆیان هەندێک لە ژمارەکان دۆکیومنت دەکەن بێگومان ئەوەی کە زۆر جێگەی نیگەرانی ئەمەیە ئەوەیە کە خەڵکی دەکوژرێت ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکی زیاتر دەکوژرێت خەڵکی لە ماڵەکان دەردەهێنرێت و هەروەها دەکوژێت و لە هەمان کاتیشدا دەبینین کە خەڵکی بە شێوەیەکی سیستەماتیکی دەچەوسێنرێتەوە دەبینین کە ژمارەی تەقینەوەکان لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانەوە زیاترن و لە هەمان کاتیشدا تاوانی دیکە ئەنجام دەدرێت و ئەوەی کە جێگەی نیگەرانی ئەوەی کە کوشتنی ئەو خەڵکەوا دەردەکەوێت کە سروشتێکی تایفی هەیە. ڕقەمێک جەموە هەیە مەسەلەن چەند کەس ji ber ku Kurd bûn hatine îşkencekirin rastî îşkencekirin û lêdanê hatine؟ بەڵێ جارێکی دیکە دەڵێم کە ئێمە ژمارەی وردمان لە بەردەستانیە بەڵام لە هەمان کاتیشدا هەندێک حاڵەتی تایبەتیمان دۆکیومنت کردووە ئەمانە بێگومان نمونەن پێمان دەڵێن کە لە ڕووداوەکان چۆن دەگوزەرن بێگومان لە کاتی لێکۆڵینەوەکانماندا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەبین بۆمان ڕوون بووە کە خەڵکی دەکرێنە ئامانج لەبەر ئەوەی کە کوردن و ئەمە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لە زیادبووندا بووە ئەوان دەستگیر کراون ئەوان دەرکراون ئەوان هەندێکیان لە بەرامبەر دەستگیرکردەکەیاندا داوای پاریان لێکراوە دەبینین کە ژنان و کچان کراونەتە ئامانج هەندێک جار مامەڵەی خراپیان لەگەڵا کراوە دەستدرێژی سێکسیان کراوەتەگەر و بێگومان ئەمە ئەو حاڵەتەیە کە بەرچاومان باشە مەسەلەن هوند راپۆرتا خۆدا بەحسا گەلێک کریار و بنپێکردنان دکن مەسەلەن دixwazim bizanibim çekdarên grûpa Silêman Şah li kîjan bajarê Kurdan Kurd derxistine Ereb li cihên wan bicîkirine ew binpêkirin li kîjan bajarî çêbûne li ku derê çêbûne ئێمە لە عەفرین بۆ نمونە بینیومان لە سەرێکانێ
بینیومانە کە خەڵکی تەقەی لە دەرکای ماڵی خەڵکی داوە و داوایان کردووە کە ئەگەر بێت و دۆکیومنتی پێویستیان لە بەردەستان نییە ئەوە ئەو کاتە دەبێت شوێنەکە بەجێبێڵن چۆڵی بکەن و لە هەمان کاتیشدا دەبین کە خەڵکێکی زۆر ناچار بووە ماڵ و حاڵی خۆی بەجێبێڵن. بێگومان دەبینین کە لە کۆتایی ساڵی ڕابردوودا بە بۆنەی شەڕەوە خەڵکێکی زۆر ناچار بوو دەوروبەری سەرەکانی و ئەو ناوچانە بەجێبێڵن، بەڵام لە هەمان کاتیشدا دەبین کە تەنیا بارودۆخەکە پەیوەندی بە شەڕەوە نەبووە، بەڵکو دوای ئەوەش ئەم هەڵاتن و ئاوارە بوون و دەرکردنە هەر درێژەی هەبووە هەر بەردەوام بووە و بێگومان ئەمە یەکێکە لە کێشە زۆر جددیەکان. یەکێک لە کێشە جددیەکان ئەوەیە کە خەڵکی نەیتوانیوە بگەڕێتەوە شوێنەکانی خۆی و دەست بەسەر ماڵ و مەڵکەکەشی داگیراوە. باشە راپۆرتەوە گەلێکی بەرفرەهە و ئەڤ یەکەمین راپۆرتێکە ئەوها بەرفرەهە و بەحسە بنپێکردنان لە هەرێمێن کوردی دکە ji aliyê çekdaran ve dikarim bizanim birêz Mêgalê çend malbatên Kurd beramberî mayîna wan di malên wan da pere ji wan hatine standin û ev bûyer li ku derê çêbûne? ئێمە هەندێک راپۆرتمان بەدەست گەیشتووە بینین کە خەڵکێک ناچار کراوە ماڵ و حاڵی خۆی بەجێ بهێڵێت، بەڵام و لە هەمان کاتیشدا دەبینین کە خەڵکی دەستگیر کراوە و لە بەرامبەر ئازادکردنیدا داوای پارەی لێکراوە و لە هەمان کاتیشدا دەبینین کە حاڵەتەکە لەکوێوە سەرچاوی گردووە هەندێک کەس کە سوکاریان لە دەرەوە هەیە لە هەندەران دەژین، ئەوان بیریان لەوە کردوێتەوە کە ئەم خەڵکانە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بڕفێنن بۆ ئەوەی کە کەسانی نزیکیان لە دەرەوە پارەیان بۆ بنێرن و پارە وەربگرن. ئەمە یەکێک لەو حاڵەتە زۆر خراپانەیە کە لەو ناوچێ بینراوە دۆکیومنت کراوە و لە هەمان کاتیشدا ئێمە بینیومانەکە چۆن دانەوێڵی خەڵکی ماڵ و مڵکی خەڵکی دەستی بەسەرتا گیراوە و ئەوان دەبینین کە هەمسوودیان لە هەموو شتێکی خەڵکی سڤیل وەرگرتووە و دەستیان بەسەردا گرتووە و لە هەمان کاتیشدا دەبین کە خەڵکێکی تایبەتی هەبوون لە بەرهۆکاری سیاسی کراونەتە ئامانج دەستگیر کراون براون و لە هەمان کاتیشدا دەبینین کە هەڕەشی جددیان لێکراوە و ئەم حاڵەتانە بوون کە لەو ناوچەیاندا تۆمار کراون. باشە سەبەب چییە؟ چما هەر ماڵباتێکە کورد کۆ تاپوویە خانوو ji bo çekdaran nebe teslimî çekdaran neke li Sûriyê ji aliyê çekdaran ve hatine girtin û îşkence kirin. بەڵێ ئێمە سەیری دۆکیومنتەکان دەکەین و کاتێک کە سەیری دۆکیومنتکردنی هەندێک نمونە دەکەین ئەو کاتە وێنە گەورەکەمان بۆ ڕوون دەبێتەوە دەزانین کە خەڵک لە چه بارودۆخێکی زۆر سەختدا دەژین و ئەمە پێمان دەڵێت کە چۆن لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ئەم حاڵەتانە ئەم دەستدرێژیانە ئەم پێشێلکاریانە زیاتر بوون، چۆن خەڵک تەقەی لە دەرگای خەڵکی داوە داوای تاپۆی کردووە داوای دۆکیومنتی کردووە و ئەگەر دۆکیومنتەکەی لە بەردەستدا نەبووێ ئەوە زۆر جار ڕوبەڕووی دەرکردن بوونەتەوە و ڕوبەرووی چارەنووسێکی خراپبوونەتەوە. لە ماوەی ڕابردوودا دەبین کە خەڵکێکی زۆر ئاوارە بوون و هەندێک جار ئەو خەڵکانە گەڕاونەتە شوێنەکانی خۆیان چونکە پێیان وابووە ماڵ و مڵکی خۆیانە شوێنی خۆیانە، بەڵام ئەمە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا گۆڕانکاری بەسەردا هاتووە، خەڵکی بە ناچاری ماڵ و حاڵی خۆی بەجێهێشتووە.
ئەمە ئەو دیمەنە زۆر خراپەیە کە لەو ناوچەیە بینراوە. برز مێگالی هون راپۆرتا خۆدا بەحسا تورکێژی دکن خازم بزانبم ئارتێشا تورکیە رێل پێشیە بنپێکردنێن وان گروپێن چەکدار گرتیە یانجی di binpêkirina da beşdar bûye. ئەوەی کە ئێمە بینیومانە ئەوەیە کە تورکیا هەوڵی داوەکە سوپای نیشتیمانی سووریا و گروپە چەکدارەکانی دیکە ڕازی بکات بۆ ئەوەی کە ئەم جۆرە تاوانانە ئەنجام نەدات، بەڵام ئێمە پێمان وایە کە تورکیا دەتوانێت کاری زیاتر بکات چونکە تورکیا لەوەیە تورکیا پاڵپشتی ئەم گروپە چەکدارانەی کردووە و لە هەمان کاتیشدا مەشق و ڕاهێنانی پێکردوون پێیان دەکات. هەر بۆیە تورکیا کاریگەریەکی گەورەی بەسەر ئەم گروپانەوە هەیە. ئەوەی کە تورکیا ئاماژەی پێکردووە ئەوەیە کە بێگومان کاری لەسەر کردووە، بەڵام تورکیا دەتوانێت کاری زیاتر بکات. ئێمە جەخ لەسەرەوە دەکەنەوە ئەوەی کە ڕوودەدات زۆرە، چەوسانەوەی زۆرە، پێشەلکاری جدیە، پێشەلکاری گەورەیە. هەر بۆیە تورکیا دەبێت گوشاری زیاتر لەسەر ئەم گروپانە دروست بکات تاوەکو پابەندی یاسانە و دەوڵەتیەکان بگن. بێگومان ئێمە دەبینین کە هەندێک لێکۆڵینەوە دەستی پێکراوە ئەنجام دراوە و دەکرێت لێکۆڵینەوەکان بە شێوەیەکی باشتر وردتر زیاتر ئەنجام بدرێن. دەکرێت ئەم لێکۆڵینەوانە زۆر بە وردی ئەنجام بدرێن و بەڕاستی ئەوانەی کە سەرپێچی کارن بدۆزرێنەوە سزا بدرێن بۆ ئەوەی ئەم جۆرە سەرپێچی کردنانە کۆتاییان پێ بهێنرێت. هیچ کورد هاتنە گرتن و ji bo mehkemekirinê ji bo Tirkiye hatine şandin ji ber ku di beşekî raporta xwe de hûn behsa vê yekê jî dikin. Çend hejmara wan çi qas e Kurdên ku hatine girtin û ji bo dadgehkirinê birine Tirkiye? بەڵێ جارێکی دیکە ئاماژە بەوە دەکەم کە ژمارەی وردمان لە بەردەستانیە، بەڵام دەتوانم ئاماژە بەوە بکەم کە دەیان کەس لەلایەن سوپای نیشتیمانی سووریاوە لە سووریا دەستگیرکراون دواین لە سنوور پەڕێنراونەتەوە بۆ ناو تورکیا بۆ ئەوەی کە لەوە ئەچێ لەوێ دادگایی بکرێن. ئەوەی جێنیگەرانی ئێمەیە ئەوەیە کە ناکرێت هاوڵاتی تورکیا لە سنوور بپەڕێنرێتەوە ببرێتە وڵاتێکی دیکە بۆ ئەوەی کە لەوێ دادگایی بکرێت. ئەمە دژی یاسانە دەوڵەتیەکانە. ئێمە دەزانین کە قەیرانی سووریا زیاتر لە 9 ساڵە بەردەوامە کاریگەریەکی گەورەی هەبووە لەسەر ژیانی هاوڵاتیان، بەڵام دەزانین کە هەموو وڵاتێک یاسای تایبەت بەخۆی هەیە و هەر بۆیە ناکرێت هاوڵاتی ببرێتە وڵاتێکی دیکە بۆ دادگاییکردن لەسەر ئەم حاڵەتانە. برێز مێگالی والیە تورکی یانجی والیە ڕۆها والیە ئۆرفا پارێزگارê ئۆرفا li serêkanî beşdarî merasîma vekirina navendeke fêrkirina Qur'anê kiriye li maleke Kurd ku ji aliyê çekdaran ve hatibû dagirkirin? من وەکو خۆم زانیاریەکی زۆرم لەبارەی ئەو ڕووداوە تایبەتیە نییە، بەڵام دەزان کە پارێزگارەکانی تورکیا جۆرە مامەڵەیەکی تایبەتی دەکەن لەو حاڵەتانی کە پەیوەندیان بە سووریاوە هەیە. باشە هیچ ئارتێشا تورکیە یانجی هێزên Tirkî Kurdên ku hatine girtin îşkence kirine? من زانیاریم نییە لەوەی کە
بەرپرسانی تورکیا و سوپای تورکیا بە شێوەیەکی فەرمی بەشدار بووبن لە سزادان و ئەشکەنجەدانی کوردەکاندا. ئێمە راپۆرتمان بینیوە کە ئاماژە بەوە دەکەن کاتێک سوپای نیشتیمانی سووریا خەڵکی ئەشکەنجەداوە و بەرپرسانی سەربازی تورکی لەوێ ئامادە بوون و دەبینین کە پێشێلکاری دیکە ئەنجام دراون و دەبینین کە منداڵ هەبوون، کەسانی تەمەن بچووک هەبوون کە دەستدرێژیان کراوەتە سەر و ئەمە شتێکی زۆر خراپ بوون. بینیومانە کە ئاماژە بەوە دەکرێت کاتێکە هەوڵ دراوە دەستدرێژی بکرێتە سەر بەرپرسانی سەربازی تورکی لەوێ بوون، ڕێگە نەدراوە، بەڵام ڕۆژانی داهاتوو کاتێکە بەرپرسانی تورکی لەوێ نەبوون دەستدرێژیەکە ئەنجام دراوە، جێبەجێ کراوە. ئەمە ئەو شتانەیە کە ئێمە دۆکیومنتمان کردووە، بەڵام ئێمە جەق لە سەرەوە دەکەینەوە کە تورکیا دەتوانێت کاری زیاتریش بکاتەوە. چیچ کەچ و ژنên کوردên êzdî ji aliyê çekdaran ve bi zorê bûne misilman? Eger reqemek li cem te hebe meselen reqemekî ji min re bêjî? من حاڵەتی تایبەتی زانیاریم لەبارەیان نییە. بینیومانە کە گەنجەکان، کچانی گەنج ناچارکراون کە ژیانی هاوژینی پێک بهێنن و ئەمە حاڵەتێک بووە کە لە زۆربەی ناوچەکاندا تۆمار کراوە. دەبینین کە مامەڵەی خراپ درێژەی هەبووە لە هەندێک لە ناوچەکانی دەستەی تەحریری شام، مامەڵەی زۆر خراپ هەبووە و لە هەمان کاتیشدا راپۆرت هەبووە لەبارەی دەستدرێژی و هەروەها مامەڵەی خراپی سێکسی و لە هەمان کاتیشدا هەندێک حاڵەتی مامەڵەی نەشیاوی سێکسی، توندوتێژی سێکسی، مامەڵەی خراپ لەگەڵ کچاندا لە کامپەکاندا تۆمار کراوە. ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە دەبێتە هاوڵاتیان بە شێوەیەکی باشتر بپارێزرێن و نابێت ئەم جۆرە مامەڵەیە بەردەوام بێت. تشتێکی din dixwazim bizanim mesela bi berdewamî raport têne belavkirin li ser navçeyên Rojhilatê Sûriyê, Efrîn, Serêkanî, Girê Spî ku li wê derê çekdar binpêkirinan dikin. Sedema wan binpêkirinan çi ye? Yek و حتی نه سبب چیه که ترکیه برسوا وان راپورتان ندایه جدی نگرتنه؟ بێگومان بەرپرسانی تورکیا وەڵامی راپۆرتەکانی پێشوویان داوینەتەوە. ئەوان قسەیان لەگەڵا کردوین لەبارەی ئەو شتانەی کە دەستمان کەوتوون و ئاماژەمان بەوە کردووە کە تورکیا دەتوانێت ڕۆڵێکی باشتر بگێڕێ لەوەی کە سوپای نیشتیمانی سووریا ڕازی بکات، بە شێوەیەکی باشتر مامەڵە بکات. ئێمە بینیومانە کە بەرپرسانی تورکیا هەندێک کاریان کردووە، هەندێکاویان ناوە. بێگومان ئێمە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە دەبێت لێکۆڵینەوە ئەنجام بدرێت، ناکرێت ئەم پێشێلکاریانە درێژیان هەبێت و لە هەمان کاتیشدا دەبینین کە شەپۆلێکی نوێی دەستدرێژی لە ماوەی 6 مانگی ڕابردوودا دەستی پێ کردووە و بەشێکیشی پەیوەندی بە بواری سێکسی ئەگرێتەوە و لە هەمان کاتیشدا حاڵاتی دیکە دەگرێتەوە. هەر بۆیە بەڕاستی ناتوانین بڵێن کە تورکیا هیچ کارێکی نەکردووە، بەڵام ئێمە پێمان وایە کە دەتوانێت کارێکی زیاتر بکات و ئێمە پێمان وایە کە دەتوانێت ڕۆڵی زیاتر بگێڕێت. نابێت بەرپرسانی تورکیا بڵێن ئەمە بابەتێکە پەیوەندی بە ناو سووریاوە هەیە، پەیوەندی بە سووریەکانەوە هەیە، بەڵکو دەبێت گوشار لەسەر هاوپەیمانەکانی لە ناو سووریا دروست بکات بۆی کە کۆتایی بەم پێشێلکاریانە بێنێت و تاوانبارانیش سزا بدات. gelekî spas hanî Megalî raportorê Komîteya Lêkolînan ya Neteweyên Yekbûyî li Sûriyê ji New Yorkê mêvanê bibûye.